دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان ئاماری کەیسەکانی گەندەڵی ئەم ساڵی بڵاو کردەوە. بەپێی ئامارەکە 178 کەیسی گەندەڵی جۆراوجۆر لە بەردەم دادگایە. لەو ژمارەشدا زۆرترین داوا لەبارەی کەرتی دارایی و ئابووریە. ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاچی هەرێمی کوردستانیش ڕای دەگەێنێت کەیسەکانی گەندەڵی زۆرن و پێویستی بەکاری جددی و هاوبەش هەیە بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژە زۆرە. داواشی کرد ساڵی 2018 ساڵی چاکسازی ڕیشەیی بێت لە هەرێمی کوردستان. لە هەر سێ پارێزگاکە 197 داوای هەواڵدەریمان هەیە بەنسبەت داوای سزایی کە ئێستا لەژێر ئیشرافی حاکمی تەحقیق ئەو سێ پارێزگا و لە هەندێک قەزاکانە تەحقیق تێدا دەکرێت 178 کەیسە. کەواتە بە داوای سزایی هەواڵدەری ئێستا لە کوردستانەوەی کە ئێمە تەحقیق تێدا دەکەین لەژێر تەحقیقا 375 کەیسی گەندەڵیە. لە ماوەی ڕابردوودا 123 کەیسی گەندەڵی ڕەوانی دادگاکان کراوە. 123 کەیسی گەندەڵی داواکراون 39 کەیس حکمی کۆتایی تێدا دراوە. ڕەوانەی کە لە سیستەمی داری کارجیان خوددان بەشی زۆری بەرپرسە فەرمانبەری ئاسایش تێدا بەرپرس تێدا بەرپرس لە بەرپرسیەوە بۆ دەست پێ دەکاتە لوتکەی هەرێمی داری لەو موسسەیە خۆی بەڵێ بەتاکید هەردوو زۆری تێدایە فەرمانبەری ئاسایی تێدایە بەڕێوەبەری تێدایە سەرووی ئەوەشی تێدایە بەتاکید. ئەو قسانەی سەرۆکی دەستەی دەستپاچی لە کاتێکدایە لە میانەی سەردانێکی بۆ دەستەکە جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند تا ئێستا جورئەتی ئەوەمان نەبووە ڕوبەڕووی دزە گەورەکان و بکوژی ڕۆژنامەنووسان ببینەوە. گوتیشی هەندێک کەس بوونەتە فیرعەون سەرانە لە هاوڵاتیان دەسەن و مڵک و ماڵی خەڵک داگیر دەکەن. لیژنەمان پێکێناوە پێشووتر بۆ چاودێریکردنی بابەتێک بەڵام کەسێکی گەندەڵ دانراوە وەکو سەرۆکی ئەو لیژنەیە فەرعەون هەن لەم کوردستانە ئەرز داگیرەکەن ڤیلا دروستەکەن تیجارەتەکەن قاچاقچەتیەکەن خەڵکە کوژن ڕۆژنامەنووسە کوژن 1001 ئیشی خراپەکەن بەڵام ئەو جورئەتە نەبووە ڕوبەڕۆیان بوەستینەوە. بۆ خۆشتان نەزانن ئەمانەکەن ڕۆژانە هەر ئەو کەسانن کە زیاتر لە هەموو کەسێکی تر لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنە باسی گەندەڵیەکەن خۆیان و مەجموعە چەکدارێک لە دەور خۆیان کۆ ئەکەنەوە سەرانە لە خەڵک وەرەگرن پارە لە دوکانار وەرەگرن خەڵک تەهدیدەکەن خەڵک ئیتیهامەکەن. نەبوونی دادگایەکی تایبەتمەند بە کەیسی گەندەڵی لە هەرێمی کوردستان وای کردووە کەیسەکانی گەندەڵی لە دادگاکان زۆر بە هێواشی یەکلایی بکرێنەوە. دادگای تایبەتمەند هەبیتن ئیشەکان زووتر ڕادەپەڕێنتن زووتر جێبەجێ دەبیتن. ئێستا کە لە دادگای لێکۆڵنەوەکان قەزەکان ئیحالە دەکرێتن دەبیت تەسجیل بکرێتن. تەسجیلیش سڕێ هەیە ئەگەر دادگایش تایبەتمەندی خۆت هەبیتن ئەوە احتیادی یەکەم جار ئیشەکەی خۆت دەکات. دیاردەی گەندەڵی کارجێڕی و دارایی یەکێکە لە دیاردە مەترسیدارەکان کە ڕوبەڕی وڵاتان دەبێتەوە بە تایبەتی لە وڵاتە تازە پێگەیشتوەکاندا بەڕوونی هەستی پێدەکرێت هاوکات بەهۆی زیادبوونی ئەو دیاردەیە لە کوردستان. پرۆسەی بنیادنانەوە و پەرەپێدانی ئابووری تووشی ئیفلیس بوون بووە بە بۆچوونی چاودێرانیش بەهۆی تێوەگڵانی بەشی زۆری بەرپرسانی هەرێمی کوردستان بە گەندەڵی وای کردووە پرۆسەی چاکسازیکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەنجام بێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.